چاکسازی لە موچە و دەرماڵەی ناشایستە و بڕینی موچەی خانەنشینکراوانی نایاسایی و پۆستە باڵاکان چۆن هەڵدەسەنجێنی؟ ئەو پرۆژەی کە پەرلەمانی کوردستان لەم دوایە پێی هەڵسا، ئێمە وەکو هاوڵاتیەکی کوردستانی پێمان باشە هەنگاوێکی زۆر گرنگە بۆ ڕێکخستنی تەرازووی ئابووری لە هەرێمی کوردستان و ئەو بەرنامەیە کە بچەسپێ ئەبێتە مای خۆشگوزەرانی کارمەندان و لە هەمان کاتیشە ئەبێتە سوکردنی ئەرکی حکومەت لە بەهێزکردنی پێگەی ئابووری هەرێمی کوردستان. وەک چاکسازی موسا منیش بۆ هاوڕێکم پێی نەچکا و ئەو چاکسازی کراوە تەنیا بۆ فەقیرەکان کراوە، بەس لە فەقیرەکان موسە دەبڕێ، بەس لە فەقیرەکان موسە دەبڕێ، لە کابرای دۆڵەمەند و لە کابرای دەستڕۆشت و لە باڵاکان قەت موسە نابڕێ. ئەگەر ئەم کارە بکەن بە دروستی ئێوە هەموو گەنجێک شانازی پێوە دەکە. ئەگەر موسەی خانەنشین بەس موسەی خانەنشینان نەوێت و بەس کوڕی فەقیر و هەژار نەبێت زۆر ئاساییە بەلامانەوە، بەڵام لەوە دڵنیا بە هەموو گەنجێکی تاکێکی کوردستان دەزانێ، هەموو گەنجێکی تاک کوردستان دەزانێ ناتوانن موسەی باڵا دەستەکان بپڕن. من وەکو هاوڵاتیەکی هەرێمی کوردستان هیچ بیر و بڕوایەکم لەسەر چاکسازی بودجە نەماوە، چونکە لەلایەکی قەرەبوو دەکرێتەوە. من وەکو پێشمەرگەیەکی وادارم بە زووترین کات ئەم معاشانە چاکردنەوە هەم بۆ پێشمەرگە هەم بۆ هاوڵاتیانی فەقیر بۆ پێشمەرگەکانی لە سەنگەر و هیوادارم چاکرێتەوە.